کاتێک جەستە دەبێتە کۆسپێک لە بەرامبەر خەونە سادەکانی ژیاندا بەڕێوەبردننی ژیانی ڕۆژانش دەبێتە خەباتێکی گەورە. لەم ماڵە کات ڕاوەستاوە و هیچ بەرەو پێشچوونێک نییە لەو ژیانەی کە مستەفا و هاوژینەکەی تێیدان. زیادبوونی کێشی جەستەی مستەفا تا ئەو ڕادەیە جوڵە و هەناسەدانیشی تووشی زەحمەتی کردووە. ئەو لە نێوان حەپ و دەرمان و ڕاپۆرتی پزیشکەکانیدا بە دوای ئومێدێک دەگەڕێت، ئومێدێک بۆ ڕزگار بوون لەم بارە قورسەی کە جەستەی بەسەریدا سەپاندووە. هەر زیاکەم پێی نازەم مۆزوعەکە چییە؟ ئێتاقە دەبم ناتوان بڕۆم بەڕێگایە هەیەجاری وایە هاچ ماوسێ ئەمانە خەلەری هۆرمۆناتم هەر هەیە مەسەلەن چۆن بڵێ هۆرماناتی هین پیاوەتی و هین هێوە حتا وێش خەلەری وشمە نانی ئەم بارودۆخە تەنها ئازارێکی جەستەیی نییە، بەڵکو بارگرانێکی دەرونی و دارایی گەورەشی خستۆ سەرشانی ئەم خێزانە. بە گوتەی مستەفا جاری وا هەیە پارەی دابینکردنی ژەمە خواردنێکیان نییە، چجا بتوانێت پارەی دوو نەشتەگەری قورس ئامادە بکات. ئەم عەمەلیاتش هەر خارسی مایدەکەیە، هەر ڕێڕەوەی مایدەکە ئینەکەن دەستکاریەکەن هەڵبەتە باشە خۆ دۆکتۆر لە خۆیش نانووسی بۆ خەڵک. مستەفا تا ئێستا زیاد لە 7 جار نەشتەگەری گەورەی کردووە و ئێستا کێشی 140 کیلۆیە بۆ ئەوی ڕزگاری بێت لە تەواوی ئەو نەخۆشیانەی کە بەهۆی قەڵەوەیەکەیەوە دووچاری بۆ پزیشکان پیان وتووە دەبێت بە زووی نەشتەرگەری بڕینی گەدە و گۆڕینی ڕێڕەو بکەیت. چارەسەرەکە بە پێی زانستی سەردەم بۆ زیابوونەوەی وەزن نابێت پەنا بدرێتەوە بەر نەشتەرگەرێکی تر، بێ هەوڵەکانی تی لەگەڵا بڵێن کە سەردەمیانە بەڕاستی خۆی لە ئەمریکا ئێستا بەکارهێنانی دەرزەکان زۆر باو لە باشترین سەنتەرەکانە. ئەگەر دەرزێکە سەرکەوتوو نەبوو پاش ئەوە پەنا ئەبێنە بەر ئەنجامدانی نەشتەرگەری سێم کەویش ڕێڕەوی خواردنەوە بەڵام بێماک نییە. تاکە ئومێدی ئەم هاوڵاتیەی سونری ناحەی عەربەت کە سەربە سلێمانیە ئەوەیە لایەنە پەیوەندیدارەکان و خێرخوازان بتوانن تێچووی چارەسەرەکەی بکردنە ئەستۆ تا بتوانێت وەکو هەر مرۆڤێکی ئاسایی لەگەڵ هاوژینەکەی لە ماڵە سادەکەیاندا ژیان بکەن. دیار جەمال دەنگی ئەمریکا، عەربەت.